لەگەڵ بڕیاری حیزبە کوردستانیەکان بە دروستکردنی یەک لیست بۆ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق لە کەرکووک و ناوچە جێنا کۆکەکانی دیکە، هاوڵاتیانی کەرکووک دڵخۆشن کە کورد بە یەکگرتووی و دوور لە ململانەی حیزبایەتی بەشداری هەڵبژارنەکە دەکات. بەڕاستی لەم شارە حیزبایەتی نابێ بکرێ، ئەبێ یەکلیستی لە هەموو شتێ بە قەوەتر و باشتر بێ، لەبەرەوەی کورد پێویستی بە یەکدەنگیە. ئەوەتە خۆتان نەزانن نێرانی کورد چیان لە کورد کرد کە بوونە پارچە پارچە کە بوونە حیزبایەتی. ئەبێ ئێمە بە یەک دەنگ بە یەک لیست با بزانن نێرەکانمان ئەم شارە شاری کوردستانیە، ئەمڕۆ بێ یان سبەینێ بێ، ئەبێ هەمومان هەست بەوە بکەین کە بێ محافەزەیەکی کوردی پێویستە ئەم شارە، کە بەڕاستی زمانی کوردی لێرە ناوێت بە زمانی دووەم بێ، بێ زمانی یەکەم بێ، لەبەرەوەی ئێمە زۆری نین بە کورسی بێ بە هەموو شتێ بێ، ئێمە هەر یەکەمین. وڵی ئێمە وەکو خەڵک زۆرشمان پێ باشە، زۆریشمان پێ خۆش هەموو حیزبەکان هەرمووی بەبێ ینی بەبێەوەی هەموو حیزبەکان بەشدار بن لە مەڵبژاردنە، ئەمە بژاردنانی مستقبلی ئەم شارێ، مستقبلی کووردە، داهاتووی کووردە، ینی زۆرمان پێ باشە هەموو حیزبەکان بە یەک لیست بە یەک دەنگ بە یەک ڕەنگ هەمویان بەشداری ئەم مەڵبژاردنەکەن و داواشم لە خەڵک ئەوەیە خەڵکی کەرکووک بە تایبەت نەکۆک و محافەزەکانی تر داوام لە خەڵکی کەرکووکیشە هەر هەمویان بەشدار بن، ینی بە دڵسار نەبن، هەر هەمویان پێیان خۆش بێکە ئەم حیزبانە هەمویان بە یەک لیست بەشداریان کردووە. لە دوای ڕووخانی ڕژێمی بەعسەوە لە ساڵی 2003 کورد تەنها لە ساڵی 2005دا توانی لیستی هاوبەشی برایەتی پێک بێنێت. تاکو ئێستا لە سەرجەم خولەکانی هەڵبژاردنەکانی عێراق لە سنووری ناوچە جێنا کۆکەکان بە هۆی ململانەی حزبی و ناکۆکیە سیاسیەکانەوە کورد نەیتوانیوە بە یەک لیست بەشداری ئەو پرۆسەیە بکات. ئێستاش دوای ڕاگەیاندنی لیستی هاوپەیمانی کوردستانی بۆ کەرکووک و مووسڵ و دیالە هاوڵاتیان دەخوازن ئەو یەکلیستیە سەرکەوتوو بێت و نەکرێت بە قوربانی بەرژەوەندی و ململانەی حزبی. نەیکەنە ئەم پێش و جاران یعنی وایان لەمان کردنیە ئێمە هەر لە کورد بێزار بمەنە ئەگەوان لەمان کردە بەڕاستی نەئیشەیە نەکارەیە ئەوە تا فەرمو بازار شۆجە بنە چۆڵ وڵا پێش ئەم بازار جمێ هات بەجیسە نەوەڵا ئیساگەر بە یەک لیست دابن زۆر شێ چاکە زۆر شێ پێمان خۆشە بەس ئەگەر ڕاستکەن لەگەرمانە نەوکەوان دوورە بکەن لە کۆمنیۆکە بڵێ ئینێوتی سێ و پرتەقال بخۆن بخوان لە کۆمنەوەکانە. وا بڕیارە لە مانگی نیسانی ساڵی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانی عێراق بەڕێوە بچێت. کوردیش وەکو پێکاتەیەکی سەرەکی لە ناوچە جێنا کۆکەکان بەنیازە بەشداری کارای هەبێت لەو پرۆسەیە، چونکە هەستی بە مەترسی و هەستیاری دۆخەکە کردووە و دەیەوێت ئەو شکستە سیاسی و سەربازیەی کە بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە ڕوویاندا قەرەبووی بکاتەوە. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.